بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد. خۆشحاڵم لەم ئاڵلقەیەش لە بەرنامەکەوە لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەم ئاڵلقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ سەعید خەلیلی، هەڵسوڕاوی سیاسی و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوایی کە کات و ساتێکی خۆش لەگەڵ بەرنامەکەماندا بەسەر ببەن، فەرموون بۆ بینون و بیستنی ئەم بەرنامەیە. کاک سەعید جان، سپاست دەکەم لەوەی کە داوەتی ئێمەتان قبوڵ کردەوە بەشداری بەرنامەکەمان. بەشبی منیش سپاسی ئێواکەم کە ئەم دەرفەتانە خوڵقان بۆ من کە بتوانم لە خزمەتتانە بم. شایانی نییە، سپاس بۆ بەڕێزیشتان. بۆ ئەوەی کە بچینە ناو قسە باسەکەمانەوە، کاک سەعید پێم خۆشە سەرەتا کورتەیەک لە ژیانی سەرەتای خۆی، بیۆگرافیەک باس بکە بۆ ئەوەی دواتر من پرسیارەکانتان لەسەر بکەم. باشە کاکەیان، پێشەوەی کە خۆم معرەفیکەم، من سەری نەوازشتان وێنم بۆ هەموو یانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سوسیالیزم. چەپکە گوڵێکی بەهاری پێشکەش بە گوڵکۆیەوە عەزیزانە ئاکەم و هەروەها سەری ڕێز و نەوازشتان وێنم بۆ بنەماڵەی هەموو یانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سوسیالیزم. من سەعید خەلیلی لە مەحەلەیەکی شاری سنە لەدایک بووم، لە بنەماڵەیەکی کرێکاری و زەحمەتکەش لەو شارە بە دنیا هاتووم. ئیتر هەر لە سەرەتای منداڵیەوە کە باسا خۆمم ناسیوە، من واردی بازاڕی کار بووم، کاری مناڵان، بەخاتر وەزعیەت و موقعیەتی خانەوادە و ئیتر تا ئەو جێگەی خۆم لەبیرم بێش دەتوانم بێژم لە دەورانی دەبستانەوە دەسم بە کار کردگە، ئەوش لە وەختێکە کە تەحتیڵاتی تاوسانی بووە. دوای ئەوە کە تۆزێ گەورە بووم، ئیتر ڕوون کردە مەیانی کار و دەسم ئاشنا بوو تەک بێڵ و قڵنگە و کرێکاریە. دوای سەردەمی ساڵی 57 و شتێش کە قیام لە ئێرانە دەستی پێکرد، هەروە کە لە کوردستانە خەڵکی شۆڕەشکێر هەڵسانەوە بەر عەلی نزامین، منیش تەکە و خەڵکە بەشداریم کرد و پەیوەندی هاتمە ڕێزی مبارزەوە. زۆر باشە. پێم خۆشە تۆزێککە لەسەر دەورانی مناڵی و دەورانی کارکردنەکانت بوێستین. پێم خۆش بزانم ئەو کارانەی کە دەتکرد، ئەو کارانەی کە لە سەردەمی منداڵیدا لەدەست داهات و بەڕێستان هەڵدەستان بە ئەنجامدانی چی بوون، بۆ چەندە مناسب لەگەڵ سن و ساڵی تۆ بوون لەو کاتە؟ ئەو کاتێک کە من خۆم لە بیرم بێت، من لە دەستفرۆشیەوە دەستم پێ کرد لە تاوسانانە کە باسڕا مەدرسە تەحتیڵە و هەر لە ئەتوانم بێژم لە کلاسی یەکی دەبستانەوە ئەو کاروچمە دەست پێ کرد لە دەستفرۆشی و لە ناو مەحەلە خۆمانە. ئیتر مەسەڵەن وەک هەنجیر فرۆشتن، باقلاوە فرۆشتن، ئیتر چتگەلێکی کە بمتوانیایت جێبەجێم کردای. من لەوانەوە دەست بەکار بووم و تا ئیتر گەیمە سنێکی 13-14 ساڵانەوانەی تر چوم تاوسانانە چوم بۆ کرێکاریشتە. زۆر ڕاستە. پێم خۆش بوو ئەوە بزانم بۆی کە هاوکات لەگەڵەوە مەدرسە چووی دەرست خوێندووەوە، ئەوە کۆمەکی کردووە بەوەی کە تا بەر لە ڕاپەڕین باگراوەندێک لە زات و لە ذهنی بەڕێستانە دروست ببێت، بەوەی کە هەست بە جۆرێک لە جیاوازی چینایەتی، تەبەقاتی لەو شار و ئەزیەت و ئازارانەی کە لەسەر قشرێک بە تایبەت لە دەوروبەری ئێوە وەکو بنەماڵی بەڕێستان هەستان پێدەکردوە. ئەو مناڵانەی کە لە شرایطێکدا کە دەبێت چەند تەفریح لە پەنا خوێندندا بە گەشت و خۆشی و تەفریحات مەشغوڵ بن، بەڵام ناچارن کە دەبێت ئەوقاتی فەراغەتیان، کاتی پشوو تەحتیلاتیان خەریکی کار و زەحمەت بن. بۆیە ئەوە حتمەن کۆمەژی کردو بۆی کە بەڕێستان لە کاتی ڕاپەڕینیا بەر لە ڕاپەڕیندا ئەو حزوری زێهنە و ئامادەجیەت بێکە زۆر زوو لەگەڵ مەسایلی سیاسی تێکەڵ بیت. دروستە کاکەمیان، اتفاقەن ئیشارە بە شتێکی باش کرد. من دروست لە بیرمە ئەوە کە ئێژم هاتمە شغڵی کرێکاریە و ڕفێقێکم بوو، هاوسن و ساڵ خۆم بوو، ئەویش هەر پێشمەرگای کۆمەڵە بوو
بەداخەوە لە ڕێزی پەشمەکانی کۆمەڵە گیانی فەدا بوو، سیمانکارێکی واقعی بوو. من لە بەردەسەوە کارمە کرد، ئیتر مدەتێک لە حەوشی ساواکی سنە گەورە بوو، لێن لە سیمانکاریەکەیان ناو بە ئەو ڕەفیقمانە ئەحمەوی ناو بوو کە لە ناو کۆمەڵە بەناو ئەحمە و ئارپیجی مەشهور بوو. ئێمە لە حینی کارکردنە کارمانەکرد ئێواران ئەودی مەساڵەن کوڕی ڕێی ساواک تەک باوکیا یا تەک ڕاندەکە هاتن بۆی نەمایان تنیسێکیان دەست کرد و کایە تنیسیان نەکرد. 7 ساڵی ئێمە بوو. یعنی من هەر لەو لەحزەگەدا شتێک گەی بە زێنم کە باوە لەم جامعە جیاوازیکەیە، فەرقێکەیە. مەساڵەن ئێمە لە ناو ئارەق و تۆز و دووکەڵا ڕەشە و بینەوە و کوڕی ڕێی ساواکی هاتوو مەساڵەن لێنا خەریک خۆشگوزەرانی بوو، خەریک کایە خۆی بوو. ئەوانە زۆر تەسیری دانیا کە من زوو بڕمە ڕێزی مبارزە و کە بەرعەلەی ئەو نزامە هەڵستیم. زۆر ڕاستە. سەردەمی ڕاپەڕین حتمەن بەرەزیشتان وەکو زۆرێک لە خەڵکانی دیکە پەیوەستی ڕاپەڕین و ڕێپێوان و تەزاوراتەکان لە دژی ڕژیمی شا دەبن. ئەگەر بکرێت باسی دەور و نەخشی خۆت بە لەوانە حاڵ و هەوای ئەو سەردەمەکەمێت. بەڵێ کاکە من ئەو سەردەمە محەسەڵ بووم، لە دەبیرستانە بووم دەرس مەخۆن، حرەکەتێکی دانش ئاموزی بەرعەلەی نظام سەڵتەنەتی فرە بوو، عەلەی نظام شانشایی فرە بوو کە منیش پا بە پای ئەو دانش ئاموزگەلاکە لەو حرەکەتە ئەترازیان نەکرد، منیش بەشداری مەکرد. دا شتێ تریش کە ئەو زەمانە من باش لە بیرما زمانێک بوو کە بە ئەسڵاح لە محەلاتە، لە مزگەوت محەلاتە، بە خاتر ئەوەی کە کەسانگەلێک سیاسی لە ئەمانە بن لە دەست ساواک و شارەبانی مەملاوەلاو، ئیتر شەوانە نگابانیان دانیا لە تەریق جوانەکان مەحەلە و نەوجوانەکان مەحەلە و منیش خۆم لەو نگابانی وینوشە بەشداری مەکرد، هەر لێ نابوو کە بە ئەسڵاح تەک سیاسەتە ئاشنا بوو. ئەو جەمعەی کاوە دیاری دەکران شەوانە لە شوێنە جۆراوجۆرەکان وەکو مزگەفتەکان دەمانەوە و نیگابانیاندا بۆ پاراستنی ئەمنیەت و ئاسایشی خەڵک لەو سەردەمەداکە بۆی بشێوی و ناهەنجاری دروست نەبن. چێ بوون دیار بوون کە چێن سازمانی ئەم حرەکەتە دەدەن، یا ئەوەی کە حرەکەتێکی خودخیز بوو تەنیا جوانەکان یا خەڵکە بۆ خۆیان پێڵدەستە؟ ئەتوانم بێژم حرەکەتی بە ئەسڵا خودخیز بوو، جیا لەوەیشە ئەکسەری ئەوانە کە بەشدار بوون لێنە ئینسانهایەکی سیاسی و چەپ بوون، ئینسانهایەکی سیاسی و چەپ و باسەوات بوون کە مەسەڵەن لێنا من لە بیرمە ئەچینە مزگەوت دانیشتین تا وەختی نگابانی تا هەر وەختێک بەسا ئەمکانی وایت کتێوشیان بوو، کتێوگەل سیاسیشە یان هاورد یان خوێندە بوو ئێمە گەلێک بەسا هیچ ئاشنایەکمان تەک سیاسەتان نەبوو. لەو کاتەدا خەت و خطوتی سیاسی مشەخەص بوو، یانی لەو کۆڕ و کۆمەڵانەدا لەو کتێب و نووسراوە و شتانێک ئیمکاناتی کە دەیان خستە بەردەست بۆ متالعە بۆی کە خەڵک هوشیار بکەنەوە، مشەخەص بوو خەت و خطوتێک زیاتر زاڵە بەسەر ئامی خەڵکدا بەسەر شەرایطێک و هەلومەرجەکەدا لەو کاتەدا. ئەگەر وەکو سازمانی نازانم بێژیت وەکو سازمانی و حزبی شتێکی ئام نەبوو. بەس مەبەستم خەتی فکریە، باری خەتی فکری زیاتر ئەوەی کە گەرایش ئەو ئینسانگەلە هەروە کە ئیشارەم پێکرد ئینسانهایەکی سیاسی و چەپ بوون، ئینسانهایەکی واقعاً ڕۆشنفکر بوون کە ئەیسەیش فرێک لەو ئینسانگەلە ها لە زێنما کێگەل بوون ناویان و ئەو شتگەلە ها نەفکرما هەم خۆی چیان لەناو بەرنامەی سیاسەت و ئەو شتگەلا بوون کە ئاواتیانەوە بوو یانی ئارەزویانەوە بوو، نیەتیانەوە بوو کە جامعەیەکی یەکسانی بێتە سەرکار، جامعەیەکی بێ زوڵم و زۆر و بێ بە ئەسڵاح چزانم چۆن بێژم کە جامعەیەکی یەکسانی بێ بەرابەری لەناو ئینسانەکانە بۆ وجود بێت. ئینسانایەکی وا بوون کە تێکۆشان ئێمەگەلیش بۆ ڕێگا پێشن کە بتوانین
هەنگاوی هەڵگرین بەرەو پێشچوون و بۆ نەمانی هەرگوونە چەشنە ستەمێکی تەبەقاتی و ملی. زۆر ڕاستە. دەکرێت پرسم لەو کاتەدا دوای ئەو متالە دوای ئەوەی کە لەو هەستە و کۆڕ و کۆمەڵاندا بەشدار دەبی وە ڕاپەڕین ڕوو دەدات، لەو کاتەدا گەرایشی فکری بەڕێستان چییەوە؟ خەتوختوتی سیاسی خۆت ڕەت دەدەی بە چه ڕەوت و جەرانێکەوە؟ کاکەگیان من وەختارێک باسا متاڵەعام کرد و ئیتر ئەو ڕەفێگە لە کتێوشیان بۆمان خوێندەوە من ئەوەی کە بتوانێ ئرزای فکری من بکە لە خطوتی چەپە دیمە و بەڵام لەو سەردەمی قیامە سازمان و حزبێکی ئاوان نەبوو کە بە ئەسڵا خۆی دیاری کات و ئێمەش بتوانین بە شۆن ئەو سازمانە بڕین تا ئین کێ بە ئەسڵا لەو ئەواخروشتە بوو ئیتر یەواش یەواش حزبەکان سەریان هەڵدا ئیتر منش لەو سەردەما کە حزبەکان سەریان هەڵدا و هات نەمەیان گرایشات فکری خۆم بە سازمان چریگەلەوە دیە و لێنا دیمەوە. ئەو کاتە کۆمەڵە ئێستا عەلەنیبوونی خۆی ڕانەگەیاند بوو وایە؟ درەسە کۆمەڵە عەلەنیبوونی خۆی ڕانەگەیاند بوو ئیتر خۆ دیارە وەسە تاریخی تا 26 بەهمەنی ڕاست 357 کۆمەڵە هێشتا ئەعلام مەوجودیەتی خۆی نەگەیاند و من تقریبەن تەمایلم بوو بەو تەرەفا چون سریک بوون هاومەحلەمان ئینسانایەکی چریک بوون. ڕاستە. ڕاپەڕین دەکرێت. شرایطی دوای ڕاپەڕینی ناو شاری سەنەندەج وەک تەجروبەی بەڕێستان ئەو سەردەما ئەوزا و ئەحواڵ چۆن کۆنتڕۆڵ دەکرێت؟ دەورونەخشی لایەنەکان ڕێکخراوە سیاسیەکان بۆ خەڵک بە کولی چۆنە و چۆن ئەو بەر بە ناهەنجاری و جۆرێک بشێوی لەو شرایطدا دەگیرێ بۆی کە ئاسایش و ئەمنیەت و جۆرێک لە ڕفایشی نسبی خەڵک لەو کاتەدا بپارێزرێت تا ئەوەی کە دەکەونە سەر پێ. کاکەگیان لە من ئەتوانم بگەڕێمەوە بۆ سەردەمی ئەوانەی کە باسا سازمانەکان ئەعلام مەوجودیەتیان کرد. ئەتوانم بێژم کۆمەڵە نەقشێکی فرەگەورەی بوو لەوەی کە بتوانێ بەر بە بشێوی و فرێک چتگەل بگەێنێ. مەسەڵەن من بۆ خۆم بۆ نمونە لە بیرمە ساڵی زستانی 58 بوو ئەوانە کە نیروەکان لە ناو شارس نەبوون سرێک بناوی چەتە و سەرگردنەیان ئەگرت سەر جادەکانیان ئەگرت بۆ چەتەگەری کە لەلایەن کۆمەڵۆ شناسایی کریان و هەر ئەوانەی گیریان هاوردیان لەکتر لە تەحەسونی ئوستانداریە تەحەسونێکی یەکمانگە بوو لێنا باسڕا دادگایەکی خەڵکییانیان کرد. دەتوانم بێژم کۆمەڵە نەقشێکی فرەگەورەی بوو لە باسڵا دامرزاندنی ئەمنیەت لە ناو شارەکانە. مەسەڵەن ئیتر وا بوو کە ئەگەر کەسێکی مشکڵەی بووای مراجعەیە کرد بە کۆمەڵە. ڕاست. دوای ڕاپەڕین کوردستان بۆ ماوەیەک ئازادە بەڵام سەردەمێک ڕژیم بۆ جاری ئەوەڵ هێرش دەکا و شارەکان دەگرێت کە ئەوە مەودایەکی حدودەن 3 مانگ توول دەکێشێ و بۆ جاری دووەمیش سەر لە نوێ هێزە سیاسەکان دێن و شارەکان دەگرنەوە و ماوەیەکی درێژتر دەخایەنێتە جارێکی دیکە دەوڵەت هێرش دەکاتەوە. ئەلەو سەر و دەمەدا شرایطەکە چۆن بووە نەخشی بەڕێستانە بکات؟ ئەوە کە باسا بە ناوی جنبشی ئەوەڵ مەشهوور جنبشی ئەوەڵ دوای باسا دەستوورەکەی خومێنی بۆ سەر هێرش بۆ سەر کوردستان هاتووەوانە پێشمەرگە چووە دەرەوە لە شارەکان ئەوانەی کە باسا ئیتر شناسایی کریان و ئەمنیەت گیانیان نەبوو لە شارەکان چوونە دەرەوە. من وەکو دانش ئاموزی ئەو سەردەمە مامۆ دانش ئاموز بووم. دانش ئاموز بووم ئەتوانم بێژم هەر لە ئەوڵین ڕۆژگەلەوە کە باسڵا مەدرسەکان باز بوون ئاعترازاتی دانش ئاموزی بەرقەرار بوو کە من لە دەبیرستان ڕازیا بووم لای دەست دەبیرستان ڕازی باسا مەدرسەیەکی ڕاهنمایی کنیشکانە بوو ئەچووینە خوێنێکی حرەکەتێکی خودجۆش بوو
چوینە ناو خیابان اعترازمان نەکرد بەرەو مەیان ئێقباڵ یەکسرە فرێک لە دەبیرستانەکان شار پەیوەندیان نەگرت هاتن بۆ مەیان ئێقباڵ اعترازات لێنە گەورەترەوە بۆ شتێکی جەمعیەوە. من ئیشارەکەم بە شتێک لەو سەردەمیشە ئێمە چەند نەفەر ڕفێق بووین لە ناو مەحەلەکەی خۆمان مەحەلەی تازاوە بەسڵا شوێنێکی جەمعی بوو لێنە پوسترگەلێک هین گیان بەخکردوانی ئەو سەردەماندان یا حتا هین گنبەت کاوسماندانیا ئەو چوار نەفەرەکەی تورکمەن سەحرا دوای خەبەرنامەمانە هاورد ئەعلانیە سازمانەکانمانە هاورد لێنە نمایشگایەکماندانیاوە نمایشگایەکماندانیاو خەڵک ئیسفادەکەن لەو نمایشگا و ئیتر لە خەبەراتی ڕۆژی ئەو سەردەما ئێمە چەند نەفەرێک بین ئەو فعالیەتمانە ئەنجامەدا دوای فرێک لە تەزاوراتەکان کردبە ئەلەی باسان نزامە کریا من ئەتوانم بێژم لە 90% یان 99% بەشدار دوای هێرشی دووەم دوای ئەوەی کە بۆ جاری دووەم ڕژیم شارەکان دەگرێتەوە ئەو کات بەڕێستان بازم لە ناو شار دەمێننەوە یاوەی کە لەباری ئەمنیەتیەوە مەجای کاری ناو شارتان نامێنێت دوای جەنگی 24 ڕۆژەی شارسنا ئەو درست ئەو شەوە کە پێشمەرگە لە شار چووە دەرەوە منیش چوومە دەرەوە ئەڵبەتە من تەنیا نەبووم چەند نەفەرێک ڕەفیق بووین چووینە دەرەوە بەخاتر ئەوە کە باسا ناو شار ئەمانزانی ئەمنیەتی نییە چوین ئیتر هەر لەو سەردەما بوو مێژم لایەنگری سازمان چریکەکان بووم ئیتر کە چوین بۆ ئێنە ڕەفێگە لێ دڵسۆزگەلێک لێ نابوون وتیان پێمان باوە سازمان ها ناو بحرانێکی فرەقوڵە خەریکە منشەعە بەبێت ئیتر دانەنیشی باشترە من هاتمەوە بۆ ناو شار دوای مەسەن شاید بێژم 2 هەفتێکەوە گەڕیامەوە بۆ ناو شار لە ناو شارا بووم یادی بەخێر تەوفیق برام ئەویش لە ناو شارا بوو ئیتر زیندگیەکی نیمە مەخفی بوو پێوتم وتی سەعی وەس شار باش نییە و ئەمنیەتی نییە مدەتێک هەڵسان تێکیا وتی بچین بۆ تاران چوین بۆ تاران و لێنێشا 2 هەفتەیەک ماوە بازم گەڕیامەوە بۆ ناو شار سنا ئیتر لە شار سنا بووم زیندگیەکی مەخفی و نیمە مەخفیم بوو تا ئیتر ڕۆژی گیریام لەلایەن مزدورگەل مەحەلیە و جاشگەل مەحەلیە و کەەوە سەردەمە ئەوانە گشتیان هەوادار مفتیزا بوو گیریام و مدەتی زیندانی کریام ئەوانەی کە سەر بە مفتزادە بوو کەسانی وەگێوان دەستگیر دەکرد هەر بەڕاستی بۆ خۆیان ئەو دەسەڵاتیان بوو یا کە دەستگیر دەکران لەگەڵ بە هاوکاری بوو هێزانی ڕژیم یا ئەو مەرکەزانەی نیزامیانێت کە لە ڕژیم باخی بوون و مستەقەر بوون لە دەوروبەری شار لەگەڵ ئەوانە هاوکاری دەکرێت چۆن بوو ئەوان دەستیان دەبر بۆ گرتنی خەڵک یا ئازادی خوازەکان کاتێکیانە و سەردەمە دقیقەن هەر لەو ڕۆژگەلەوەڵە و مەقەرگەلێکیاندان یا بۆ خۆیان لە ناو شار سنا دانێت لەو مەقەرگەلە مەقەڕێک بوو لە خیابان وەکێڵە ئەوانە لەژێر باسا پشتیوانی سوپای پاسارانە بوو پشتیان مسلح بوو تر جوانەکان یانەوانەیە کە باسا مەشکوک بوویان دەستگیریان یانەکە دەیان بر بۆیەنە ئیتر تا ئەو جێگە لە دەستیان باتای شکنجە و عەزیەت و ئازار خۆیان یانەکرد بۆ مەطلعات وشیان لەسێن من لەبیرمە ئەوەڵ جار کە گیریام 8 ڕۆژ دقیقەن 8 ڕۆژ لەو باسا مەقەڕا بوون کە گیریا بوون ئەو ئەتوانم بێژم لەو 8 ڕۆژە هەر عەزیەت کریادم شکنجە کریاد ئیتر خۆشبەختانە کەسێک پیا بوو کەسێکی باسوا هەر خۆیشی مزدوور ڕژیم بوو هەوادار مفتیزا بوو بەڵام تەک ئاشنایکی ئێمە فامیل بوو ئەوە بووە پارتی ئێمە نجاتدا دوای ئەو ژیرانەت هەر مایتەوە هەر ئیدامەت بەکاردا لە ناو شار بە فعالیەتدا لە ناو شار تا کەی ئەوە درێژە دەچیتەوەکەی ناچار دەبی شار بەجێبێ من ئیشارەکەم بەوەی چایتر دوایەوە کە باسڵاح دوای جەنگی 24 ڕۆژە چوومە دەرەوە هاتم بۆ ناو شار من بە شۆن سازمانێکە بووم کە بتوانێت نیازگەل فکری من بەراوردکە ئەو سازمانیشە کە من دیمەوە ماوەیە وا ناو شارە بووم کۆمەڵە ئەتوانێت نیازگەل فکری من بەراوردکە ئیتر ناو شارە
تەک ڕفێقگەلێکی کۆمەڵی یا پەیوەندیم کرد تەکەوانە بووین کاروشتەیشمان لەو سەردەما شعارنووسین و خەشکردن ئەعلامیە و خەبەرنامۆشتە بۆ سەردەما وەکو وەیسە ئیمکانات نەبوو وەسیلەی خەبەرنامۆشتە ئەوتوانی بەئاسا ئەو ئەخبارەی ڕۆژە بگەینی بەخەڵک مامە و چەند جارتر دەستگیر کریامەوە بەڵام ئیتر ئاخرین جار کە دەستگیر کریان مەقەڕەکەیان گۆڕاوە ئەو مەقەڕ خیابان وەکیڵە چووە ئینتهای وەکیڵ ماڵ مەهەندیس ڕەحیمیانیان داگیر کردویان بە مەقێر ئیتر لەو مەقەڕە بووم ڕئیس مەقەڕەکە ئێوارێک بوو لە بیرمە دەقیقەن ئەحزارمیان کرد بۆ لای ڕئیس مەقەڕ چوون بۆ لای ڕئیس مەقەڕ لێنە وتی پێم وتی کاغزێکی دانیا وتی ئەو کاغزە پێیان ئەڕیتەوە بۆ ماڵە و لیستێک لەو کەسانەی کە بنکە بەشدار بوون ئەوانەی کە فعالی بنکە بوون لیستێک لەوانەی کە باسان لە جەنگی 24 ڕۆژە یارمەتی پێشمەرگەیان داگە و بە هەر ئەنواع ئەقسام شکلگەل و لیستێ لەوانەی وە پێشمەرگن ئەی تێری بۆمان ئەگەر نەی تێری ئەم جارە بتگرین تەحویڵی سپاتە دێن و ئیتر خۆتەزانین من بە شۆنەوەی کە ئەو ئەعلامیە کرد پێ ماوا بکەوەمانە من شارم بەجێ هێشت چوومە دەرەوە چوومە ڕێزی پێشمەرگەی کۆمەوە بەر لەوەی بچین باسی دەورانی پێشمەرگایەتی بکەین زۆر بە کورتی چون باسی شەڕی 24 ڕۆژە کراوە بەڕێزشتان حزورتان بووە لەو سەردەمەدا حزوری فیزیکیتان بووە حتمما بیرەوەریتان هەیە پێم خۆشە زۆر بە کورتی جۆرێک مشەخصەیەک لەو 24 ڕۆژە شەڕە مقاومەتە بەڕاستی ئەو باس بکەی بزانم چۆن بووە ئەو هێزەی کە بەربەرەکانی دەکرد چۆنی مقاومەت دەکرد خەڵک چۆن هاوکاری دەکردوە حاڵ و هەوا چۆن بوو چۆن ئەوەندە دەوامی هێنا ئەو مقاومەتە لە ناو شاردا کاکەکەرێمیان ئەو مقاومەتەی ناو شارە من بڕوام لەوەیە ئەگەر پشتیوانی یارمەتی مادی و معنەوی خەڵک نەوەن ئەحزاب و سازمانگەلەی کە باسا لەو سەردەما خەریک بوون مقاومەتیان نەکرد لە مەقابەت هاژم ڕژیمە نەیان نەتوانی 4 ڕۆژ بەرگە بێرن بەڵام یارمەتیدانی خەڵک چ لە باری مادیە و چ لە باری معنەویە و بوو بە باعیسەوە کە باسا شەڕی 24 ڕۆژە ئەدامە پێشکێ ئەویش بە کەمترین ئیمکاناتی نظامیە واقعاً جەوی ئەو سەردەمە وەختاری من ئایسە تێرمیە و بەرچاو جەوێکی فرە ناخۆش بوو ئەوەی کە باسا لەبانەوە بە وەسیلێ هەلیکۆپتر و دیوار سەوتی شکاندن جتەکان و دوای بە خونپارە باران و بۆ موشەکبارانی ناوشار سما جەوێکی فرە ناخۆش بوو من لە بیرمە کە دوای شەڕی 24 ڕۆژێ شارسنە هینێک دەرس کریا لە ئەرتەشی سنەوە کە باسڵا 14,000 خونپارە دریاوە ناو شارسنە تۆپ و خونپارە 14,000 بە دەم ئاسانە حساو کە مەسەڵەن لەو سەردەما 14,000 خونپارە و تۆپە ئیتر بێجگە لە کالیب 50 و کالیب 75 هەلیکۆپتەرەکان زەڵمێک لە خەڵک و یا چە کوشتێکی نەداوێت کورت و مەختەسەری شارەکەم بەوەیشە ڕۆژێک لە بیرۆن من موتورێک بەدەستمەوە بوو ئیتر بۆ موترە پایکم لە بیمارستانە بۆ مەسەن ملافۆ شتەمان جەمە کردەوەوانە ئیتر ئیمکانات فرەکەم بوو یا یەخوشە بوو بیمارستان بۆ سەرطانۆشە لە بیمارستانە بوو وتیان مەحەلەی تازاوای داگەبر تۆپ و خونپارە ئیتر منیش نەوێسام گەڕیامە و مەحەلەی دا و ڕاستی بەر تۆپ و خونپارە فرێک لە هەوا مەحەلە تیا چوون نەقلێنێکی ناخۆش بوو بەداخ من بۆی پێم خۆش بوو کە تەسویرێکمان لەو سەردەمە بێ بۆی کە دڵنیاین لەوەی کە هیچ هێزێک هیچ هێزێکی بەرگری لە شەرایەتی ئاوادا ناتوانێت مقاومەت بکات بە هەر قودرەتێکەوە مادامەوەی کە هێزی خەڵکی لە پشت نەبێت ئاسانکاری خەڵک و پشگیری خەڵکی لە پشت نەبێت و ئەگەر شەرایەتی وا پێش بێتەوە ئەوەی کە دەتوانێت جۆرێک لە سەرکەوتن مسۆگەر بکات دڵنیابوون مسۆگەر بکات هەمان هاودڵی و هاوپشتی خەڵکە لەگەڵ ئەو هێزەی کە خۆی بە بەشێک لەو خەڵکە دەزانێت زۆر سپاست دەکەم با بچینە سەر دەورانی پێشمەرگایەتیت بەڕێستان یەکێک لەو کەسانن کە لە دنیای مەجازی و لە فەیسبووکەتدا
گەلێک بیرەوەریت لە سەردەمی پێشمەرگایەتی خاتری خۆش و ناخۆش باس کردووە. سەرەتا ئەوە بڵێم کە زۆر بەداخەوەم ئەو کەسانی کە هەڵدەسن بەو کارە زۆر کەمن و ئارەزوو دەکرێت یا چاوەڕوان دەکرێت کە لانی کەم کەس یا کەسانێک ببن هەر لە ئێستەوە یا ئەیکاژ لەوە پێشتریشەوە وەکو وەزیفەیەک وەکو ئەرچێک ئەو مێژوە بنووسنەوە بە جێگایەوە کە تەنیا لە خاتبیرەوەریەکی یەک سەفحەی چەند پاراگرافیدا بێت بنووسێتەوە وەکو ئەسەرێک بمێنێتەوە بۆ مێژوو بۆ دواتر بۆ نەسلی داهاتوو. لە هەر سوورەتدا ئەوەم باس کرد کە بەڕێستان زۆر بیرەوەریتان هەیە، بۆیە بەر لەوەی کە باسی ئەو بیرەوەریانە بکەین ئەوەندە پرسیار بکەم کە چوونە ناو کۆمەڵە دوای ئەوەی کە پێشتر تۆ لەگەڵ زێریانێکی دیکەی وەکو چرێکی فدایەکان هاوکاریت کردووە، هەردوو چەپن، هەردووچیان تا ڕادەیەک ئێرزایی باری فکری و ئینتزاراتی تۆیان کردووە، بەڵام دوو هێزن کە بە دوو ئاراستەی جیاواز لە داهاتوەکەیان هەنگاو دەنێن. هێزیشان کە تازە سەر هەڵدەداوە تازە ئەلەنی دەبێتەوە لە فاسلێکی زۆر کەمدا زۆر گەشە دەکات، هێزەکەی دیکە بەداخەوە بڕوو لە پاشەکشە و لە نشەستە. پێم خۆشە ئەو تەفاوتە یا ئەو هۆکارە چییە کە کۆمەڵە دەبێتە هێزێکی جەماوەری گەشە دەکا، بەڵام چریشێکی فیدایی کە زۆر بەهێز بوو زۆر جەماوەری بوو لە سەرەتادا بەرعەکس دووچاری جۆرێک لە شکست و پاشەکشە دەبێت. من ئەتوانم ئیشارەکەم بەوەی ئەوەی کە نەقشی ئەو سازمان و حزبگەلە بوو لە ناو خەڵکە، بەڕاستی کۆمەڵە نەقشێکی بەرجەستەی بوو لە ناو خەڵکە، یانێ ئێتوانی جوابووی نیازگە لە خەڵک بێت. ئەوە بوو کە باسڵا کۆمەڵە وەکو هەڵتۆقی توانی ڕشتی اینکە چۆن لە ناو دڵی خەڵکەوە هەڵقڵا بوو. هەر لەو سەردەمەی کە باسڵام ئەو مدەت کەمە کە شارەکان بەدەست پێشمەرگەوە بوو، نەقشێکی عومدەی بوو باسان لە ناو خەڵکە، ئیتر بۆی فەرقی نەبوو ئەمە کێ و ئەوە کێ. ئەتوانم بێژم ئەوە گەورەترین نەقش بوو کە کۆمەڵەی هەڵقوڵان چۆن لە دڵی خەڵکەوە بوو، لە ناو دڵی خەڵکەوە. سازمانگەلێتر وەکو شریکەکان فەقەت لە ناو خەڵکان نەبوون، ئەوان بیر و باوەڕ دروستە چەبوو، وەلێ ئەفکارێتریان بوو هەمیشە بە شۆن خەتومەشی چریکیا بوو. زۆر ڕاستە. با بچینە سەر دەورانی پێشمەرگایەتیت. پێم خۆشە لە دەورانی پێشمەرگایەتی لە سەرەتاکانی چوونت بۆ پێشمەرگایەتی و بۆ ناو کۆمەڵە بەوردی باس پێکە چۆن چوویت وە لە ئەو ئەرکانێک کە بۆ ئەوستۆت گرت بە کورتی چی بوون، دواتر پرسیار دەکەم. من ئیتر دوای ئەوەی کە وتم ئاخرین جار لەو مەقەڕاگیریان لە سەبحی هەڵسام شار سنەم بەجێ هێشت، تر لە ئاوێرە و بە تەریق ئاشنای کەوچین بۆ ئەو منتەقەی ئازاد شدەگرەوە بەدەست پێشمەرگە بوو کە ئەوەڵین دێک لە دێمە ڕەبزانە تەک پێشمەرگەیەکی کۆمەڵا ڕوبەڕوو بووین. ئەو پێشمەرگەی کۆمەڵە بردمانی بۆ لای جەماعەت پێشمەرگەکانی تر لێنا خۆمانمان معرەفی کرد و هەر لەو سەردەما ئەعلام ئەومانە کرد کە هاتکین بین بە پێشمەرگەی کۆمەڵە. ئیتر من لەو سەردەما بوومە پێشمەرگەی کۆمەڵە مودەتێک لە چەند شار سنا بووم. دوای ئەوە بەهۆی ئەوە کە تەوفیق برایشم بۆ ئیشارەیەکم پێ کرد کە چوون بۆ تاران، ئەو هاتەوە چوو بۆ پێشمەرگایەتی. چۆن لە منتەقەیەکی ترا بوو، منیش داوام کرد کە بچم بۆ ئەو منتەقە لە دێ ئەفراسیا و کە نەقشەی سەعی کۆمەڵە لێنا بوو، کاشوان مەسئولی بوو. ئیتر منیش دامەی پێشمەرگایەتیەکەم چوون بۆ منتەقەی ساڕاڵ لە نەقشە سایە بوو. لە پێشمەرگایەتیدا بێگومان لە شەڕ و دەرگیری و ڕویاڕوویی لەگەڵ هێزی ڕەژیم و وەچ بەسا ئەو کات شەڕی ناوخۆییش دوای مودەتێک دەست پێ دەکا بەداخەوە حتمەن شاهیدی ئەو شەڕانەش بووی. بەڕێستان لە بەشی نظامیە زیاتر چالاک دەبن یا بەشی سیاسی تشکیلات؟
من لە بەشی نظامیەکەیە باسڵە فرەتر فعال بووم. بەرپرسیارەتیش تایبەت و دیاریکراوت بووە لەو دەوراندا؟ تقریبا من ساڵی 61 بوو بەخشە ساڵی 61 نەورۆزی 61 لە دەرگیریکە بریندار بووم، سرم بریندار بوو. ئیتر تا ئەو ئانەی کە زەخمەکانی سرم ساڕێژ کرایەوە نۆمانگی توولی کێشا بە شۆنەوەی کە باسڵە زەخمی سرم ساڕێژ کرایەوە دووبارە گەڕامەوە بۆ ناو پێشمەرگەکان بەشی باسان نظامیەکەی. ئیتر لەو سەردەما بوو کە مەسئولیەتی نظامی دەسێک لە پێشمەرگەکانیان بە من سپارد. ئەوانەی کە هێزی شۆڕش هێزی شوان بۆشێت هێزی شوان ناو بوو، مەسئولیەت نظامی دەسێک لەو پێشمەرگە گەلیانە بە من سپارد. ئەو پرسیارانە زیاتر مەبەستیانەوەیە کە ئەو مێژووە بە نەسلی نوێ زیاتر ئاشنا بکات. ئەوەی کە پرسیاری شەڕی 24 ڕۆژی سنەم کرد و ئەو شێوە لە مەقاومەت و هاوکاری و هاودڵی کە خەڵک کردیا و فیداکاری کە خەڵک کردیان، بۆی کە لە زمان ئەمسالی بەڕێستانەوە کە شاهیدی زیندوی ئەو سەردەمەن منتەقل بێ، ئەوەی کە ئارەزوم بوو ئەو بیرەوەریانە یا ئەو مێژووە مەکتوب بکرێت و ئاوا بچێتە بەردەستی نەسلی داهاتوو یا ئەو نەسلە نوێی ئێستا لەو ڕۆوە بوو. بۆیە پێم خۆشە ئەو پرسیارە لێ بکەم کە بێگومان لە شەڕەکاندا ئەو کات ئەسیر دەژیرا، هەر وەکو پێشمەرگەش ئەسیر دەبوو. زۆر جار پرسیار دەکرێت لە بینەران کە هەرچەند ئەو پرسیارم لە میوانەکانی دیکەشم پێشتر کردووە کە بەرخوردی کۆمەڵە و کات سیاسەتی کۆمەڵە نیسبەت بە بەرخورد بە ئەسیر چۆن بوو کاتێککە ئەسیرێک لە شەڕێکدا کە بێگومان نزیکترین هاوڕێ دەدی لە شەڕدا شەهید بووە و ئەسیریش دەگری، بەرخورد بە و ئەسیرانە چۆن بوو لە شەڕەکاندا؟ کاکەریمیان سوالێکی باش بوو کردت. من یەک نمونە بێرمە و دروست ڕۆژێک بەر لەوە کاشوان شەهید بێت یانی فەدا بێت، شەڕێک کریا باسا ستونێک تێک دریا، لەو ستونە پاسدارێک ئەسیر بوو. ئەو پاسدارە ئەسیر بوو، دوایەوە یەکێ لە پێشمەرگەکان زیلایکی دا لەو ئەسیرە کە بە بەرخوردی توندی کاشوان بەرخوردی توندی پێکردوتیەوە حەقی تۆ نییە کە باسا ئاوا بەرخوردکەی بە ئەسیر. ئەتوانم بێژم لەو سەردەمای کە ئەسیری فرای گیریا، من فرێک لە شەڕەکان بەشدار بووم لە هێزی شوان و دوای بوو بە گوردانی شوان. لەو سەردەما ئەسیر گەلێک ئەگیریا بەرخوردایەکی ئینسانی تێکیا ناکریا. ئەتوانم ئیشارەکەم بە نمونەیەکی تر. ئێمە جارێ چەند نەفەر ئەسیرمان گرت، ئەسیرەکان لە ئەوڵین لەحزەکەدا جورعەت هیچکیان نەبوو هیچ بێژن قسە بکەن، تا مەسەن 2-3 ڕۆژ تەکمان نابوون ئەیاندی بەرخورد و شەیەمە دوای یەکسەرە ئەهوەنەوە ئیتر قسەوباز خوێنیانە کرد. قسەوباز خوێنیانە کرد یامە بە ڕژیم تەبلیغ کرد کە باسڵە لە دەرگیریە کەفنە دەست پێشمەرگە چەتان پێکەن و چەتان پێکەن، ولی ئێمە ئایسە 2-3 ڕۆژە ئەسیری ئێوە لە نەوسفەتان نەگرمەوە ئێدەن بە ئێمە دڵنیاین کە تەبلیغاتەکان ڕژیم تەبلیغاتێکی منفیە. من ئەتوانم بێژم بە حەقیقەت کۆمەڵە لەو سەردەما بەرخوردێکی فرە ئینسانی بوو نسبەت بە ئەسیرەکان. نمونەیەکی تری بگەڕمەوە، من جارێک لە دێک بووین بەناو کەکەوسان پارێزگاری کومیتە جنوب بووین، دیدبانەکە هات وتی خەبەری داوتی جەماعەتێک بەرەوێرەتێ. ئیتر منیشە و سەردەما وەکو بەرپرسی نظامی چوین بزانین ئەم جەماعەتێکین چوین، چەند خانەوادەیەک بوون هاتوون بۆ دیاری بۆ مەلاقاتی ئەسیر کوڕەکانی کە ئەسیری کۆمەڵە. من لە بیرمە لێنا بەرخوردمان تێکیان ناکرد، ئیتر تعجبیان نەکرد لەو بەرخوردگە لێمە. دوو پیاگ لەو جەماعەتە وتیان ئێمە ئەگەڕینەوە، وتمان باوە بێن مەلاقاتەکەتان گەنجار بەمەوتن ئەچین جاتینەوە. چوون دوای 2-3 ڕۆژەوە هاتنەوە بە تۆپە پارچەوە هاتنەوە بە یاربەتیەوە هاتنەوە. وتی ئێمە نەمانزانی کە بەرخوردتان واسە. ئیتر مەنزورم وەسا وەختاری بەرخوردی ئێمەیاندی ئەکسەڵ عەمەڵی ئێمەیاندی
ئەو دوو نەفەرە گەڕیانەوە چوون کۆڵی یارمەتییان تێک خۆیانە هاوردی. ئەوە بەرخورد نمونەی بەرخوردی ئینسانی کۆمەڵە بوو نسبەت بە ئەسیرەکان. پێکمان وایە لەو شەڕانەی کە بەشدار بووی، لەو ڕووداوانەی کە لە دەوروبەر ڕوویدا، چی شیاوی باسکردن؟ ئەلبەتە بێگومان هەر وەکوتن زۆر شتت نووسیوەتەوە، زۆر شتت باس کردووە، بەڵام سەرەکی تریان ئەوەی کە زۆر لە زێهنی تۆدا هەمیشە زیندوو بێ و حضوری بێت چی بۆ باسکردن هەیە لەو بابەتانەوە؟ کاک من تقریبا 12 ساڵ 13 ساڵ لەمەوە بەر تەک دنیای مجازی ئاشنا بووم فەیسبووکە. تر خاترێکم نووسی بە شۆنەوە دیم استقباڵی فرێ لێکرێت بە تایبەت لە ناوخۆدەوە. منیش تەشویق کردیان هەر لەلایەن ڕەفیق و لەوانەی لە ناوەوە کە باسڵا ئەم مێژووە بنووسمەوە. ئەم مێژووی چیتر مەسە فرەتر خاترات من لە ڕابطەتێک ڕەفیقەکانە کە گیانیان فەدا بووە. ئەوەی کە فرەتر لە زێهنی منە هەست ئەتوانم ئیشارەکەم بە یارمەتی خەڵک. من بۆ جارێک هەروە لە ناو خاتراتەکان نانووسی واحدێکی 5 کەسە بووین لە ئاوای کە لە ماڵێکا باسان مەخفی بوو. هەم سرت دیت گروی زەربەت هاتە ناو ئاوای، گروی زەربەت هاتە ناو ئاوای، ئێمەش چەک و چۆڵەکانمان لە ئەوتاقی تردانیا، ئەوتاقی تردانیا و هاتین بچین بۆ شۆن ئەسلحەکانمانە دیمان نەخێ پڕبانە کەس لە جاش و پاسدا ئیتر چەپکەین و چەندەکەین ڕاوێژمان کرد کە چەپکەین چەندەکەین کەنیشکی ئەو ماڵە کەنیشکێکی جوان وتی ئەچم ئەسلحەتان بۆ تێژم چوو ژێسێک و کلاشینکۆفێکی بۆ ئێمە هاورد وتم ئەمە چۆن ئاوردوو؟ وتی یاوە. وتم دەی بڕۆ باقیەکەیشی گۆرە. منزورم ئەوەیە نەقشی خەڵک و پشتیوانی خەڵک لەو سەردەما بۆ من فرەفرە بەرجەستەس. یعنی ئەتوانم هەمیشە وتگمەوە ئێژمیش ئەگەر یارمەتی خەڵکی زەحمەتکێش نەوایە، پشتیوانی خەڵکی زەحمەتکێش نەوایە، بەڕاستی ئێمە نەمانەتوانی فعالیەتێکی ئەوتومان بێت. بە واحد بوچکوو بە دەسە و بە پەل و بە گوردانیان شاگەسەوە لە ماڵان خۆیان ناو یارمەتیان دادا. ئەوانە گشتی بۆ من بەرجەستەس، ئەوانە بۆ من گشتی جێگەی ڕێز و احترام. لەو سەحنەی شەڕ و ڕوبەڕووبوونەوەکاندا لەگەڵ هێزی ڕەژیم جۆرێک ئەگە بەراورد بکەی ئەو ورەی کە پێشمەرگە بووی وە هێزێکی نابەرابەر هەمیشە بێگومان لە شەڕەکاندا هەست پێکراوە، ئەو مقاومەتانە یعنی لەباری ورەی پێشمەرگە و هێزی ڕژیمەوە چیت هەیە بۆ باسکردن یا و شاهیدی چی بووی لە شەڕ و دەگیریەکان؟ من شایدی فرە ئەتوانم بێژم لە فرێک لە شەڕ و دەگیریەکانی کوردانی شوان نەبوو بووم. ئیمانی پێشمەرگەی کۆمەڵە، ورەی پێشمەرگەی کۆمەڵە هەمیشە بەرز بوو. لە بیرمە لە زمستانی 62 بوو. کوردانی شوان چوینە ئاوایک فرێش خەسەوی لابن، ئەو سەردەمیشە بەفرێکی زۆر زۆر لە زەویە بوون. ئێنە ئاوایک بەناو قەڵەوەزە لێنا دانیشتین بۆ حەسانەوە. حکوومەتیش لەو دەوروبەرا مەقەڕ و پایگاوشتێ بوو چون ئەوە پشت جەبهەی دوشمن. ئیتر لێنا گروی زەربەتی جەمە و کردو شەوتی پێشمەرگەی کۆمەڵەها لێنا خەسە و هیلاک و چەو داماومانە بچین دەستگیریان کرد. هاتن سبحا ئێمە دەستگیرکەین، استقباڵی خاسمان لیانەوە کرد. خوێن لە لوت پێشمەرگەیەک نهات، یان مەسەڵەن ئەتوان بێژم 12 ساعت شەڕمان کرد، خوێن لە لوت پێشمەرگەیەک نهات، گرو زەربەتمان تارومار کرد. مەبەستمەوەیە کە ورەی پێشمەرگەی کۆمەڵە، ئیمانی پێشمەرگەی کۆمەڵە هیچێ نەیەتوانین نە سەرما نە شەڕ نە تۆپ نە تانبەری پێ بگرێت، چۆن ئیمانیان بوو بە هەدەفیان. ئەو ئیمانە بوو کە بووە بەهایسەوە هەمیشە ورەیان لە بانەوە بێت. کاکە من لەبیرمە 4 نەفەر بین، 4 پێشمەرگە بین چوینە ئاوای موژەشیش پایگای هاتیە و پادگان هادا دەستەوە بە ڕۆژ ڕۆشنا جاوەی کە ورەی ئێمەشی بەرزەکردەوە حقیقەتەن
ئەمە چەندین دەفعە ئیشارەم پێ کردگە پشتیوانی خەڵک بوو، یارمەتی خەڵک بوو کە وورەی ئێمەی بەرزە کردو. 4 نەفەر تۆ بڕیتە ناو دێک کە پایگای هاتیە کە پادگان هالای دەسیە و ئەوە نیشانەی چە بوو کە من ئەتوانم بێژم بە ئەو وورە کە بتوانێت ئێمە بێترس و لەرز بواتەوە ئەو دێت چە بوو یارمەتی خەڵک بوو. چون ئێمە تەنیا نەبووین، خەڵکێکی زۆر لە پشتمان بوو، خەڵکێکی زۆر پشتیوانمان بوو. ئەوە بوو کە هەمیشە وورەمانی بردووە بە. جیاواز لە پشتیوانی خەڵک کە وورەی بەرزکردون و بێگومان بێ تاسیر نەبوو تاسیری بە سزایی بووە، بەڵام شتێکی کەش حتمما دەبێتە عامل و هۆکار بۆ ئەو وورە بەرزی و جەسارەتێک کە هێزی پێشمەرگە لە سەردەمێکدا لە خۆی نیشاندا، ئەویش جۆرێک لە ئینسجام، هاودڵی، ڕفاقەت، سەمیمیەت لەناو خۆیاندا. ئەوە چەندە بوو لەناو ڕیزی تەشکیلات لەناو هێزی پێشمەرگەدا ئەو ئینسجامە، ئەو سەمیمیەت و هاودڵ. من ئەتوانم ئیشارە پێکەم لەو سەردەما سداقەت و ڕەوابەتێکی فرەگەرم و گۆڕ لەناو پێشمەرگەی کۆمەڵا بوو. ئەو سداقەت و گەرم و گۆڕیەت تا حەدی مەسەڵەن ئەوی ڕەفیق بە خاترەوە جەنازەکەی نەکەفێتە دەست دوشمەن ئەچووی گیان خۆیەدا. ئەو سداقەت و لە خۆگوزەشتگیە لەناو ڕەفیقەکانە هەمیشە بوو. مەسەڵەن بۆ نمونە ڕفیقێکمان بەناو جەماڵ فەکووریان گیانی فەدا بوو لە دەرگیریکە. ئەزیز کەمێز کە باسان مەسئولی واحدەکە بوو، مەسئولی پەلەکە بوو، بۆ ئەوە جەنازەکەی بەدەست دوشمەن نەکەفێت، کچێ جەنازەکەی بێرێتەوە، ئەویش چوو شەهید بوو. منزورم ئەوەیە کە بەسڵا ئەو سەمیمیەت و سداقەت و لە خۆگوزەشتگیە لەناو ڕفیقەکانە بوو. ئەوە بووە باعیسەوە کە بەسڵا وورە هەمیشە لەبانەوە بێت. یعنی مەسەڵەن وەکو نازانم چۆن ئیشارە پێکەم، من ئایسا ئەوێنم ئەو شتە فرە کەمڕەنگە، لەو سەردەما وان نەبوو. ئەو سەردەمە مەسەڵەن ئەگەر تیکەیەک نان وای بە یەکەوە خوارد، یعنی تەقسیمتانەکە ناو یەکە. دەکرێت ئالێردا ئەوە بپرسم زۆر بە کورتی، پێت وایە شەرایەت، مەوقعیەت، هەلومەرز ئەو وەزیەتە دروست دەکات؟ یعنی تەسەور دەکەی کە ئەو دەم شەرایەتەکە وای دەخواست کە هێزی پێشمەرگەیە ئینسجام و یەکدڵی و سەمیەتەکە ئەوەندە بەرجەستە بێ، یا بەڕاستی فەرهەنگە؟ یعنی کامیان دەتوانێت؟ یعنی ئینتزار دەچی ئەگەر موقعیتێکی ئاوا دووبارە ڕوو بداتەوە پێش بێتەوە، هێزی پێشمەرگە هەر ئاوا ئەو جەسارەت و لە خۆبردووی و سەمیمێتەوەی تێدا دروست دەبێت؟ باوەڕ گومان ناکەم کە باسڵات شتێکی وا ڕوو بداتەوە وەکو ئەو سەردەما، گومان ناکەم، مەگەر ئینکێ باسڵات ئیتر ئەو سازمانە ئەو ئەحزابە ڕوک بێت، یانێ باسڵات تەک ئەعزای یا تەک پێشمەرگەکان یا تەک ئەوانەی کە باسڵا هاوکاریەکەن بە ئەنواع و ئەقسام شکەڵگەر ڕوک بێت، ئەوە بتوانێت شتێکی وا بە وجود بێرێتەوە. وەلی من فکر ناکەم شتێکی تر وا ڕوو بداتەوە لە تاریخە. کاک سەیدجان، وەختمان زۆر نەماوە، پێم خۆشە لە دوای پێشمەرگایەتیت چۆنەکە ڕوودەکەیە ئەو وڵاتانی دەرەوە ئێستا لە وڵاتی سوئێد نیشتەجێی، وە لەوێ چی دەکەی و ژیانت چۆن بەسەر دەبێت؟ من ئیتر دوایەوە کە باسڵا لە ئوردوگای کۆمەڵە بووم لە زەرگوێزە ساڵی 1970 لێنا بووم. ئەو سەردەمە سەردەمێک بوو کە ڕژیم ترۆرێکی فرێک بۆ وجود هاور لە کوردستانی عێراقا. ئیتر من ناچار کریان باسڵا ڕووکەم لە هاندەران. ئیتر چوون بۆ تورکیا بە قاچاقی 2 ساڵ لەوێ بووم و دوای 2 ساڵە و ئیتر لە تەریق یوێنەوە هاتین بۆ فەنلاند. لە سوێد نیم، لە فەنلاندم. ڕاست ئەوە ماوەیەکی 26 ساڵە لێرەم. دوای ئیتر کە هاتمێرە لەو ئەوەڵگەلەو کلاسی زوان چوون تا مەقدارێک ئاشنا بووم تەک زوانی ئێرە. شاید بێژم ساڵ و نیمێک توولێ نەکێشایەتی کارم گیرە هەورد و
چەندین دەفع لە شوێنگەلێکا کارم کردەوەی تر بە ئەنواع ئەقسام شکلگەل یا قەراردادی بوو گە کارەکانم ئەمانە دامەمداگە بە زندگی لێرەی شامەسەن فعالیەتگەلێکی سیاسی بووێت مەسەن ئەترازاتێک بەرعەلەی حکوومەت لەبەر دەرگای سفارەتەکانە یا لە ناو شارەکانە چگەلێک بووێت بەشداریم کردگە و بەشداری چەکەم ئەو وەکو ئەرکی خۆمەزانم ئەمەی کورتێک لە ژیانی ئێرە ماسە دوای تۆزێکیش کورتتر بچینە ناوژیانتەوە یا ورتر بچینە ناوژیانتەوە شتێکی خصوصی باسی ژیانی هاوبەشت نەکرد ئایا کەی ژیانی هاوبەشت پێکەناوە مناڵت هەیە سەمەری ژیانی هاوبەشتان چییە ئەگەر بە کورتی سپاس کاکەگیان من هەر ئەو سەردەمە کە پێشمەرگە بووم تەک ڕفێقێکە ئاشنا بووین باسڕات تەنیشتێکی پێشمەرگە ئاشنا بووین و دوایەوەی تر خۆشەویستی لە بێنمان هەبوو وجود هاوت و دوای تەشکیلی ژیانی هاوبەشیماندا دوایەوە سێدانە مناڵ بوو بە سەمەرەی ئەم ژیانی هاوبەشیمانە مناڵەکان گەورە بوو و چوونە شۆنی کار و دامەی زندگی خۆیانە و متەسفانە ئێمە جیا بووینە سەر بەداخەوە باش نەبینی ئەو نووسراوانە ئەو یادەوەرانی کە دەکەی هیچ تەسمیمت نییە لە داهاتوودا جەمیان کە یەکی بخەیوە بیکەی بە مەجموعەیەک لانیکەم بۆی کە بۆ پاش ڕۆژ بمێننەوە بۆ چەند ئێرەکمە بە تەمام باسەلات لە دوا ڕۆژەوەمە پێشنهات فرەکریاگە هەرم بیرەوەریانەوە ئێنووسم وتم کە باسان مورد استقباڵێک فرە قەراری گرگە بە تایبەت لە ناوە لە ناوە مەسەن پەیامم بۆ هاتکە ئێژێت فڵانی ئیمشەو لە دانشگا تۆرێزە و پەیامیان بۆم داگە ئێژن بڕۆ بیرەوەری فڵانە کەس بخێنەرەوە یعنی مەسەن ئەوانە بووگە بەعیسەوە من تەشویق کات ئەم بیرەوەریانە گشتی بنووسمەوە بەخاتر ئەوەی کە باسا ئەم مێژووە نەچێتە ژێر خاک من تەسمیمە لە ئایندەیەکە بە هاوکاری کەسانگەلێک کە بتوانن لە ڕابطەتێک ڕاست و ڕووسکردن نووسینەکان من هەروە سادە نووسین یارمەتیم بدە لە ئایندە بیکەمە کتێبێکە باسا بچێتە ناو خەڵکە و چون نەسڵی داهاتوو احتیاجیان هەست بەو شتێ بێگومان وایە کاکسەیجان پێت وایە ئیمکانی ئەوە نییە کە چەند کەسێک کۆمەڵێک لەو کەسانی کە وەک بەڕێستان جۆرێک بە دەربەستن لەم بابەتەوە و لە هەوڵی ئەوەدانوە ئەو کارە بەرەو پێش دەبەن یا دەیانوێ مەکتوبی بکەن ناکرێت جۆرێک هەوڵ بدرێ بۆ هاوکاری مەجموعەیەک بەیەکەوە کە هەم دەوڵەمەندتر دەبێت بێگومان و هەمیش زۆر لایەنتر لە خۆ دەگرێ و کتێبێکی یان لانیکەم بەرهەمێکی زۆر دەوڵەمەندتر دەتوانێت داهاتوودا شکڵ بگرێت شتێکی وا ممکن نییە جیاواز لەوەی کە فەردەن کەسێکی وەک بەڕێستان دەتوانی شتێکی ئەوە بکەی بەڵام گەورەتر لەوە ئیمکان نییە تەسەوەر دەکەیت کاکەریمیان ئەو پێشنهادێکی فرەجوانە ئەگەر مەسان وا بکرێت ئەو جەماعەتی لە ڕەفیقەکانان نووسییانە کردیانە بە کتێب مەسەڵەن هەر وەکو کا هەڵمەت کتێبێکی داگەدرە و ڕفێقی ترمان بە ناو خالید بوچکەل ئەویشایەکی داگەدرەوە هەروە چەند نەفەرێکی تر خاتراتی خۆیانیان نووسیگە ئەگەر ئەمە بکرێت بۆ شکڵت وا ئێوەژن گشتی بە یەکەوە کردیات شتێکی دەوڵەمەندتر دریا دەرەوە بەڵام بەداخەوە من تایسە ئەوەڵ جارەژن و ئەم پێشنەهادا دوای کەسیش نەیوت کە بێ ئەو کارە بکەین ئەگەر شتێکی وابێ بە نەزەر من شتێکی فرە گەورەتر باشتر زۆر ڕاست من پرسیارێکی زۆر تایبەتیترم نەماوە بەڕاستی هەرچەند دیارە ئەگەر بە هەموو بیرەوەریاندا بچینە وەختی ێزگار زۆر دێەوە زۆر شت هەیە بۆ وتن بەڵام من داوا لێبوردنە دەکەم زەمانەکەمان هەر ئەوەندەمان مەجال پێدەدا لە کۆتاییدا ئەگەر ڕوو بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە شتێک بۆ وتن هەیە و ئیشارەمان پێدەکردەوە پێویستە کە لە زمان خۆتەوە بیستین فەرموون دواتر ماڵاوەی لە بینەران دەکەین من مەشیایە پێشەوە دەستخۆشین کردای یا سپاسم کردای لە بینەرانی کۆمەڵە تێوێ یا بەڕێوەبەرانی ئەم بەرنامەیە کە ئەم دەرفەتیانە بۆ ئێمە خولقان دەستخۆشین کردای بەڵام بەداخەوە
لە فکرم نەمابووەوەی کەفتەوە بیرم. ئێمە ئەو ڕفێگەل دێرین ئەو کەسانگەلەی کە باسا قبلن پێشمەرگە بوو بن یا زیندانی سیاسی بوو بن یا بە ئەنوا ئەقسام شقلگەل مبارزەیان کردە، ئەتوانین ئەو قەوڵە بدەین بە بنەماڵەی گیان بەخت کردووان. ئێمە ئەتوانین وەفادار بین بە خوێن و بە ڕێبازی ڕۆڵەکانیان. من خۆم یەکێک ئەمە بە ئەرکی خۆمەزانم لە ناو ئەو یادنامەگەلە وا ئەیکەم یادکەم لە ڕفێقەکان ئەو ڕفێگەلە وا فرەتر گیانیان فەدا بووگە. ئەمە ئەرکێکی بوشکە لە مەقابڵ خوێندانی ئەو عەزیز بەلا. ئەمە قەوڵێکە ئێمە توانین بۆ خانەوادەکە بیدەین. ئومیدوارم کە عەزیزانێتر دڵسۆزانێتر ئەوانەی کە باسا لەو سەردەمگەلا چ لە زیندانە چ لە دەوران پێشمەرگایەتیە چ لە تەشکیلات ناو شارەکانە بتوانین وەفاداری خۆمان نسبەت بە خوێنی ئەو شەهیدانە بەجێبێرین. ئەمە ئاخرین پەیامی منە کاکەگیان. زۆر سپاس دەکەم. منیش هیوای سلامەتی و تەندروستی و تەمەندرێژت بۆ دەخوازم. هیوادارم کە ساڵەهای ساڵ لەم ڕێبازدارواز سەرکەوتوو و شاداب و تەندروست بچیتە پێشێوە شاهدی حزورت بین. زۆر سپاس بۆ بەشداریت، سپاس بەوەی کە داوەتی ئێمەت قبوڵ کرد و ئەو کاتە دەیەختیار ناین. بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا وتوێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ سەعید خەلیلی، ئەسوڕاوی سیاسی و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە. هیوادارم کە جێگای سوود و سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێت و تا بێگەیشتنەوەمان لە ئەڵقەی شنوێی ئەم بەرنامەیەدا هەر شاد و بەختەوەر بژین. Yine bu hajara, bu danani komal gayettan. Bu dünyaya yine bu hajara, bu danani komal gayettan. Ragiz ve dari la risha da